برای خۆم ئاراستەی گشت کوردستان دەکەم لە پێشەکی لە خۆم و لە خانەوادەکەم و لە خێزان و ماڵ و منداڵ و دایک و باوک و خوشکەکانم لە دۆست و برادەر و هاوڕێکانم و گشت کوردستان هیوادارم سەفەرێکی نەورۆزێکی پڕخۆشی بین دوو لا کێشە و مەشاکیل و کە نۆرۆزیت هەموو کە ئەبینی دڵی خۆشە و ئەوە خۆشە با دڵەکانیشمان پاک بکەینەوە لەگەل برا لەگەل خوشک لەگەل دایک لەگەل باگ لەگەل جیرانەکانمان هاوسێکانمان هەموو کەس با دڵمان پاک بکەینەوە لەسەر هیچ لەسەر مۆزوعاتێکی هیچ با ناڕەحەتێکمان نەبێ دنیا هیچ ئەوەنێ تیا بەسەر نییە ئەڕوێنە دەرەوە ساعاتێکە دوو ساعتە ڕۆژێکە هەر چەندێکەیە لەگەل مناڵەکان لەگەل هەر لەگەل عایلە لەگەل هەرکەس نایلۆنێکمان پێ بێ عەلاگێکمان پێ بێ لەو شوێنەی کە هەڵەسینۆ ئەو ئەشخاڵ و ئەو شتێک کە مەسرەفمان کردووە لەناو عەلاگەیدارێ لەگەل دەستمانە بێنینەوە هەیە کۆیەکاتۆ لەوێ دایەنی جوانە کارەکە جوانە بەس تۆ ئیشەکەت کردووە زەحمەتەکەت کێشاوە کاگەل لەگەل دەسم ئەی خەمە ناو سنووخی سیارەکەم و ئەیەنمەوە جژنە پیرۆزەی نەورۆز لە گشتگەلی کوردستان دەکەم هیوادارم هەمومان یەکگر بین بێکێشە بین ژینگەی خۆمان پارێزین بە پاک و خەیانی ڕای بگرین کە چوینە دەرێت لە بۆ سەفرە لە بۆ سەیرانگا پێویستە ئەو شتانێک کە دەمێنێتەوە لە پاشماوە هەمووی فڕە بدرێت لە ناو زەبالەکان ژینگە بپارێزێت